کتێبێکی زۆر بە قووەتە. دەڵێ دەبێ مرۆڤایەتی تاکەکانی کۆمەلگا هاوکاری یەکتر بن. بە تەنها بیرکردنەوە مرۆڤ جیا ناکاتەوە لە ئاژەڵان. دەڵێ نابێ مرۆڤ وەکو ئاژەڵان یەکتر بشکێنێت و گاز لە یەکتر بگرن. ئەی ئافەرە نووسەری زیرەک، بەڵام کۆمەلگای ئێمە ئەکسەرێتی سەرقاڵی یەکتر شکاندنە، هەر هیچی بۆ نەدۆزرێتەوە قسەت بۆ هەڵدەبەستێ. بە نمونە شارۆشی. ئاخر بڵێ مامە ئاکۆ تۆ تاوانت چییە؟ چ زەرێکت بۆ شارۆشی هەبووە؟ شارۆشی بەڕاست چەپ پاشەم لە زەمتەکە. ڕاستە خۆ شارۆشی هەر زەمی من ناکات، زەمی هەموو عالەمەکەت. هەم زەمکردنە چۆتە خوێنیەوە بۆ بەجگەرە بۆی تەرێک ناکرد. بەڵام من حەقی خەڵکم چییە؟ من حەقی خۆمم هەیە. نایەڵم ئەبێ بیوەستێنم، نایەڵم چیتر زەمکە. نابێ. چکە و زەمکردنە ناوتە سڕێنەیە کەسایەتی دێنێتە خوارێت. دەنگی دەرگایە. شارۆشی وەرە شارۆشی وەرە خۆ دەرگاکە بکەرەوە، خۆ ساحێب ماڵی. ئەوە دیسان هات بۆ ماڵمان، ئیدی ئێستا یەک دنیا مەرحەم دەکات بە حەلەساس بۆ سیلێ ڕەحم هاتۆ. کەچی پاشەم لە ئەوە هەڵوێستێتی بەرامبەر بم. یاخوا بەخێر بێی، بەخێر بێی سەرچاوم. یاخوا بەخێر بێی مامە شارۆشی، بەخێر بێی سەرچاوم. ماڵی خۆتە فەرموو دانیشە. وتم با بچم سەردانێکی بکەم. سیلێ ڕەحمەیدی. ماماکۆ تۆ پیاوێکی چاک و بەڕاستی پیاوێکی بەزەهرە ئەخوێ، ئاڵتوونێ. پیاوێکی ئاڵتون چییە لە چاوتۆیە؟ لە ئەڵماس بەهادارتری. هەمومان شانازی پێواکەن. زۆر سوپاس. هیوادارم کە ئاوا ڕوبەڕوو مەدحت دەکەی، لە پاشەم لەش ئاوا مەدحم کەی. ئەزانی ویستم چی بۆ باسکەم؟ ویستم باسی ئەو مامە هیوایە بکەم. ئەوە کەی باشەرەت و خوا. وەڵای هەر شەرمە مەرحەبای. چۆن؟ تۆ زەمکردنی خەڵک. باشە خۆ هەر زەمی من ناکە، زەمی عالەمیش دەکە. لای من کەس زەمی کەس بکە. خۆزگا هەموو خەڵکی ژۆک و من بواە نەیهێشتا کەس زەمی لە لا بکە. چی لەو خەڵکە دەکەی؟ و ئەو کەسەی کە گوێشت لێ دەگرێ، گوێ لە زەمەکانیشت دەگرێ، وەڵای لە تۆ بێعاقڵترە. بەڵێ عاقڵ بە. میوانی فەرق ناکە. غەڵەتت کردووە لە هەر شوێنێ، غەڵەت هەر غەڵەتە. میوان بی و ساحێب ماڵ بی، غەڵەت هەر غەڵەتە. بەزێ خاتر دەگرم مادام میوانی ماڵەکەمی، تۆزێ خاتر دەگرم دەنا بەتونتر وەڵامم دەدایەوە. ئاخ نزای چۆنم بەستمەوە نییە، تۆش بە غەڵەت شتەکان لێگمێنەوە. مامە هیوا وەرە دەرگاکە بکەرەوە، وەرە ژوورەوە مامە هیوا. یاخوا بەخێر بێت. بەخێر بێت سەرچاو مامە هیوا. یاخوا بەخێر بێت سەرچاوم. وەرە لێر دانیشە، فەرموو لێر دانیشە. خێر بێت سەرچاوم. ئەوە مامە شارۆشی. بەخێر بێت سەرچاوم. فەرموو دانیشە. خوا بەخێر بێت. مامە هیوایە، خوا بەخێر بێت سەرچاوم. دەم و باس چۆنە مامە کۆ؟ ئەی مامە شارۆشی دەم و باسی تۆ. با سەردانێکیان بکەم. زۆر خۆش دەوێت لەبەرەوەی کە حەقت نییە بەسەر خەڵکەوە، نە زەمی کەس دەکەی، نە بەخیلی بە کەس دەبەی. ئەگەر بۆت بکرێ و توانات هەبێت یارمەتی خەڵک دەدەی، بەڕاستی ئەمە سیفەتێکی جوانە، نمونە زۆر بێت. زۆر سپاس مامە هیوا، دڵاگای لە دڵە، ئەوە چاکی خۆتە، خۆت کەسێکی یەکڕووی. چاو.
هیوا من پێش تۆ هاتم بۆ لای ماما ئاکۆ تم بە ئەحواڵێکی پرسم دەمێکە نەمبینیەوە ئەمانە بەڕاستی ئینشاڵڵا لە مەجالێکشە سەردانی تۆ ئەەکەم تۆ پیاوی چاکی مامە هیوا بەڕاستی پیاوێکی دانسقەی یعنی نمونەت زۆر کەم خۆزگە هەموو مرۆڤێکی سەر ئەم زەویە وەکو مامە هیوا بووە ئەی تۆ ئەڵێ چی مامە ئاکۆ سەیرە و شارۆشە دۆڕووە ئێستا تۆزێ پێشەستا پێشەوەی مامە هیوا بێ یەک دنیا زەمی کرد هەر باش بوو نەمهێش قەتعم کرد کەچی ئێستا ڕوبەڕوو هەوڵدات مەدحکە ئای مجامیلی تۆڕۆ ئەی زەمکاری مامە شارۆشی هیوادارم پاشەم لەژ ئاوە مەدەحماکەی وەکو چۆن ئاوا ڕوبەڕوو مەدەحمان دەکەی زۆر سوپاس کاتەکەم درەنگ کرد ئێستا من لە خزمەتتا مەرەخز دەبم دەی خواحافیز 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 مامە ئاکۆ مامە ئاکۆ مامە هیوا خواحافیز کاتەکە درەنگە من لە خزمەت مەرەخەز دەبم خواحافیز خواحافیز مامە هیوا یەخوا بەخێر بێ سەرچاوم پەلەت چی بوو دانیشتووی خواحافیز سەرچاوم خواحافیز سەرچاوم خواحافیز سەرچاوم